یەک مقارنەیەکە بۆکەم ئەم ساڵی 2023 تقریبا 30 ساڵە زیاتر ئێمە لەسەر پێی خۆمانین خاوەنی ئابووری خۆمانین تۆ تەماشا بکە حکوومەتی عێراق بە دەقیق لە ساڵی 2023 بەدواوە خەریکی کۆکردنەوەی خۆیەتی و خەریکی دانانی سیاسەتی ئابووری و خەریکی ڕنگڕێژی ئابووریەکەیەتی بۆ ناوخۆی عێراق حکوومەتی عێراق بەم هەموو شپرزەیەوە بەم هەموو گەندەڵی ئابووریەوە بەم هەموو ناشەفافیەتیەوە بەم هەموو هەدەر دانی سەروەت و سامانی گشتی و بەم هەموو ململانێ سیاسیە توندەی کە لە عێراق هەیە کە ئەکوڵێت ئەو وڵات تەماشا بکە لە عێراق چیان کردووە لە ماوەی 20 ساڵە عێراق توانێتی سەقفی احتیاتی مالی یەدەکی نەختینەی عێراق بگاتە 140 ملیار دۆلار نەختینەی تۆ تەماشا بکە عێراق توانێتی لە ماوەی ئەم 20 ساڵەیە کۆنتڕۆڵی بەشێکی زۆری جومگەکانی ئابووری بکات لە ناوخۆی وڵاتەکەی خۆیان زێڕی چەندە؟ عێراق توانیوێتی لەم دوایانەی خۆیان توانیوێتی سەدان ئینجازی گەورەی ئابووری بەدەست بێنێت عێراق لە دوای 20 ساڵ توانێتی کۆنتڕۆڵی سەرچاوەکانی وزەی هەموو خاکی عێراق بکاتەوە ئێستا عێراق لە قۆناغێکە کات چییە؟ ئەگەر بێت و ئەم قۆناغی وەک خۆی بەدڵی خۆی بۆ بچێتە سەر بۆ سەدان ساڵی تر هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان بەشێک لە وڵاتان بۆ نمونە تورکیا ئەتیما دەکاتە سەر عێراق بۆ وزە ئێستا عێراق لەو قۆناغەیە کە خەریکی ڕەژنووسی یاسای نەوت و گازە لە عێراق تۆ تەماشا بکە ئەمە قۆناغێکی زۆر گرنگە بەنسبەت عێراق ڕەژنووسی یاسای نەوت و گاز جارێکی تر سیاسەتی وزە لە عێراقا دابڕێژێتەوە بەویست و بەخواستی خۆی تەماشا بکە کاک چییە مقارنەکە لە چییە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 30 ساڵ نەیتوانێت چی بکە نەیتوانیوە سیاسەتی وزەی خۆی دابنێت حکوومەتی هەرێمی کوردستان بە 30 ساڵ زیاتر نەیتوانیوە کۆنتڕۆڵی ئابووری خۆی بکات حکوومەتی هەرێمی کوردستان لەم 30 ساڵەیە ئازانی چی کردووە لە ڕووی ئابووریەوە چەند بینا و باڵەخانەیەکی لە شاری هەولێر کردوتە ئاسمانە ئەم بینا و باڵەخانانە ئازانی چیتیایە هیچ وەبەرهێنانێکی تیانی تەنانەت ئەو پارانەشی کە دەستی ئەکەوێت کرێکار و سەرمایەداری ناوخۆیی نییە بۆ بەرهەموو بۆ بازاڕی ناوخۆیی نییە ئەم پارانە ڕاستەوخۆ ئەچێ بۆ تورکیا بەشێکیەوە چێ بۆ سین لەوێ کەلوپەلینا ئەو بینا و باڵەخانانە تەنانەت دەستی کاری بیانیش لەو بینا و باڵەخانانەش دروستەکە تۆ تەماشا بکە یعنی ئەم وڵاتی ئێمە گەشتووە بەچی لە دوای 30 ساڵ ئێمە لە هەرێمی کوردستانە تەجروبەی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان لە ساڵی 2022 لە مانگی دووە ئەو کاتەی کە دادگای فیدراڵی عێراق ئەم یاسایی بەسەر هەرێمی کوردستانە سەپان کە پێویستە سەرچاوەکانی وزە بکرێتەوە ژێر دەستگای چاودێری عێراق و وەزارەتی دارایی لە عێراق هەرێمی کوردستان تەجروبەی 30 ساڵی حکومڕانی لەدەستدا لەلایەک هۆکارەکەی بۆ ئەوا گەڕێتەوە هەرێمی کوردستان ویستی هەموو نەوتەکەی خۆی بیفرۆشێت بیکات بە ئابووریکی سربەخۆ بەڵام هەموو ئەمانە شکستیێنە ئێستا هەرێمی کوردستان لە دوای ئەوەنە ساڵە زین چی بەسەراتوە وەکو کۆمپانیایەکی لێهاتوە وەکو دەستگایەکی لێهاتوە وەکو فەرمانگەیەکی لێهاتوە چاوەڕێی حکوومەتی بەغایە پارە بنێرێت و حکوومەتی هەرێمی کوردستان تەوزیعیکە ئەمە بە کۆمپانیایەک ناکرێن پارە تەوزیعکردن ئەزانی کێشەکە لە چیایە کێشەکە تەنیا لەوەیان نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە کە چەندین ساڵە پارەی خەڵکی هەرێمی کوردستان ئەشارێتەوە تۆ تەماشا بکە کاک چییە ئەم وڵاتی ئێمە ئەناڵێنە لە ڕاستی کۆمپانیای حزبیمان هەیە لەم وڵاتی ئێمە بە تایبەتی لە شاری هەولێرە ڕۆژانە چەند ملیۆن دۆلارێک زەرەرەکە لە بەرەوەی نەوت و سەرچاوەکانی وزە لە هەرێمی کوردستان خۆی ئیسیسماری ناکە خۆی ترانزیێتی ناکە بۆ بازاڕەکانی تورکیا لە کاتێکە هەرچەند ئێستا و کۆمپانیا هەر ئیشی نەوەستا هەر ئیسیسمارەکات بۆیە بە شێوازێکی گشتی ئەکرێ بڵین ئەم وڵاتی ئێمە لە ڕووی ئابووریەوە بە چەند ساڵی ڕابردوو لەم چەند ساڵی ڕابردووە ئەم تەجروبە ئابووری کە ئێمە هەمان بووە تەجروبەیەکی زۆر ئابووری خراپ بوو بۆیە من یەک بانگەوازێکەکەم زۆر سپاس کە دەرفەتی باشتیان لە کارچیە هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغێکە ئێستا لە هەستیارترین قۆناغیایەتی حکوومەتی عێراق حکوومەتێکی تاڕادێک ئەکرێ بڵین بەرەو سەقامگیری ئەڕوا لە ڕووی ئابووریەوە ئەم پەیامەم بۆ بەرپرسانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە نەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئۆپۆزیسیۆنیشە ئەگەر خەمی ویلەتی خۆتانە ئەگەر خەمی وڵاتی خۆتانە ئەگەر خەمی ئایندەی خۆتانە ئێستا
هەرێمی کوردستان با بڵێن حکومەتی عێراق حکومەتی ناوەندی لەو قۆناغەیە کە ڕژنووسی یاسای نەوت و گاز ئەنووسێتەوە ئەوەی کە من معلوماتمە ئەوەی کە من ئاگادارمە یەک جارێک فواد حوسێن لەگەڵ وەزیری نەوتی عێراقی کۆبوونەوەیەکیان کردووە بۆ ئەوەی کە بەشداری پێ بکەن ئیتر نازانم وەکو ئەندامێکی وزاریە لە دەوڵەتی عێراق کە بەشداری ئەم کۆبنەوەی کردووە بەشدارن لە ڕژنووسی ئەم پرۆژە یاسایە ئەم یاسایە یاخود وەکو ئەندامێکی کورد بەشداری کردو بۆیە ئەم قۆناغە بۆ ئەوەی کە 100 ساڵی تر نەگەڕینە دواوە لە ڕووی نەوت و وزە و سەرچاوەکانی وزەوە ئەکرێ ڕۆڵتان هەبێت ئەکرێ بەشدار بن لە نووسینەوەی وزەیە چونکە هەرم یاسایانە من بیرمە چەند ڕۆڵێک پێش ئێستا پرسیارێکی سادە و باش